زەردەخەنەکانی میونخ دەرگای ڕەحمەت یان دۆزەخێکی نوێ. نووسینی سەرکەوت شەمسەددین. بەشداری جەنەڕاڵ مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد لە کۆنفرانسی ئاسایشی میونخ دەرگا بەڕووی زۆر دەرفەتدا دەکاتەوە ئەگەر برادەرانی ڕۆژئاوا بەتایبەتی جەنەڕاڵ مەزلوم ئەمە بکاتە دەرفەتێک بە خێرایی سەردانی واشنتۆن بکات و بەر بەو فەیزانە بگرێت کە بەڕێوەیە لە چەند مانگی داهاتوو سەردانی جەنەڕاڵ مەزلوم بۆ ئەڵمانیا بە نێوەندگیری ئەمریکا و ڕەزامەندی شەرع بووە کە ئەمە خاڵێکی گرنگە بزانین بێمەرام نییە. مەبەستەکەش ئەوە بووە بۆ ئەوەی جەنەڕاڵ مەزلوم و ئەندامانی کۆنگرێز ڕوبەڕووی یەکتر ببینن بە بەتایبەت هاوبەش لەگەڵ شیبانی وەزیری دەرەوەی سووریا بۆ هێورکردنەوەی کۆنگرێز دژی شەرع. پیشاندانی ئەوەی گوایە مەزلوم و شەرع ڕێککەوتون پێویست بە قەلەقی ناکات، پێویست بە جێڕانەوەی سزاکان ناکات بۆ سەر شەرع. تۆم باراک مەبەستی بووە و مەبەستی تی مەزلوم نەگاتە واشنتۆن و پلانێک هەیە بۆ وتاردان جەنەڕاڵ مەزلوم بانکهێشتی کۆبوونەوەی کۆنگرێز بکرێت. بۆیە هەم شەرع و هەم تورکیا ئەم سەردانەی مەزلوم بۆ میونخ وەک پیاڵەیەک ژەهر قبوڵ بوو هەتا بەر بە هەنگاوی مەترسیداری کۆنگرێز بگرن دژی سووریا. خودی جەنەڕاڵ مەزلوم بە دەستگای ئەمارگی وت کە تورکیا پێشتر و لە ساڵانی ڕابردوو دژی هاتنی ئەوان بووە بۆ میونخ، بەڵام ئێستا ڕایگۆڕاوە. بۆیە تۆم باراک و تورکیا و شەرع گەشتنی جەنەڕاڵ مەزلوم بە میونخ سەلامەتتر و گەرەنتیترە لە واشنتۆن و گەیشتن بە ترامپ. زەردەخەنەی بەر لە مەرگ تۆم باراک بە مەبەست خۆی لە کۆنفرانسی میونخ دزیەوە هەتا خۆی لە پرسیار و تووڕەوی ژمارەیەک ئەندامانی کۆنگرێز بشارێتەوە، بەڵام مەبەستی بوو پیشانی ئەندامانی کۆنگرێز بدات کە دۆخی سووریا زۆر باشە. مەزلوم و شەرع تەبان بۆیە گرفت دروست مەکەن بۆ ڕێککەوتنەکە و بۆ کشانەوەی تەواوی سوپای ئەمریکا لە سووریا. خودی ترامپ مەبەستیەتی بەر لە هەڵبژاردننی کۆنگرێز لە مانگی 11 ئەمساڵ سوپا لە سووریا و عێراق و هەرێمی کوردستانیش بە تەواوەتی بکشێتەوە. ترس هەبوو ئاڵۆزیەکانی سووریا ببێتە هۆی مانەوەی زیاتری سوپای ئەمریکا. مەترسیەکە ئەوەیە خودی لینزی گراهام مانگی 11 لە بەردەم هەڵبژاردندایە و لە ئێستاوە سەرقاڵی بە کەمپینەکەیەوە زیادی کردووە. لە چەند مانگی داهاتوو دەبێت چاوی لە پشتیوانی ترامپ بێت و ناتوانێت زۆر فشار بکات ئەگەر دۆخی سووریا تێکچوو. بۆیە چاوەڕوان نەکراوە شەرع و تورکیا فشارکردنیان بەردەوام بێت لەسەر ڕۆژاوا هەتا هێندا بچووکی ئەکەنەوە کە هیچ مەترسیەک نەبێت و نەیکەنا هێزێکی بێدان و چڕنوگ وەک دەم پارتی لە تورکیا. ئای چۆن ڕێگری لەمە بکەین؟ سێ ئاراستەی جیامان پێویستە هەسەدا توانای سەربازی هێندەی تۆکمەی هەبێت کە نەک نەشکێت، بەڵکو توانای پاشەکشەی بەهێز بە سوپای سووریا هەبێت لە تەواوی شاری حەسەکە و لە شارەکانی تریش دۆخی ئەمنی سووریا بلەرزێنێت و نائارامی هەموو سووریا بگرێتەوە، نەک شەڕەکە تەنها بهێنێتە ناو شارە کوردیەکان. هەنگاوی دوام دەبێت جەنەڕاڵ مەزلوم بە پەلا سەردانی ئەمریکا بکات. ئەندامانی کۆنگرێز داوەتیان کردووە و کاراسانی بۆ ئەکەن و لۆبیەکی چڕ دەست پێ دەکات و داوای گەرەنتی ئەمریکا بکات لە بەرامبەر تورکیا و شەرع. پلانێکی درێژخایەنی مانەوە دابنێ و ترامپ ببینێ فشارێک بکات بۆ تێکدانی پلانەکەی تۆم باراک و شەرع و تورکیا. ئەمە قابیلی کردنە. پلانەکەی تۆم باراک بەشێک نییە لە ستراتیژی نیشتیمانی، ڕۆژەیەکی شەخسیە و دەتواندرێت تێک بدرێت، بەڵام بە پلان. جەنەڕاڵ مەزلوم دەبێت لە ئەمریکا و ئەوروپا خۆی وڵات بە وڵاتی ئەوروپا بگەڕێت، لەگەڵ ڕەوەندی کوردی کۆبوونەوەی فراوان بکات، ئامادەیان بکات بۆ هەر ئەگەرێک بۆ جوڵاندنی شەقام بەهێزێکی زیاتر. بۆیە نابێت زەردەخەنەکانی میونخ فری ومان بدات، نابێت بەڕووکەش تێ بکەوێت. جەنەڕاڵ مەزلوم پێویستە ئەمجارە خۆی بۆ شەڕێکی قورستر ئامادە بکات بۆ ئەوەی ڕوو نەدات، نەک تەوقە و زەردەخەنەکانی میونخ تووشی وەهمی سەرکەوتنی بکات.